نازانم گوێتان لە دەنگمانە یان نا و ئەزیزانی کە لەسەر خەتن ئاگادارمان کەن ئایا لایڤەکە هەیە یان نییە. ئاگادارمان کەم زین دەنگەکە هەیە یان نییە. دەنگکە مەفروزە باش بێ، وەڵای نازانم ئایا دەنگکە باشە یان باش نییە. ئێستاکێ مەزبوطە. ئەو بەڕێزانی کە لەسەر خەتن دەنگ هەیە یان نییە، دەنگکەمان چۆنە چۆن نییە، معلومێکمە پێ بڵێن. باش، زۆر لە کاتی بەڕێستان ناگرین ئەزیزەکانی خۆم، بە ناوی خوای گەورە و میهرەبان، بینەری عەزیز، تەنانەت خوێنەری عەزیز، تەنانەت گوێگری عەزیزی سڵاوی خواتان لێ بێت. چکە بێ ئەکرێت بە هەموو شێوەکان دوای ئەم معلومات و زانیاریە بە جەنابتان بگەن. ڕەنگە عەجیبتان لێبێت ئەو بەڕێزانی کە تەکلیفیان لە من کرد عنوانێکیان هەڵبژاردووە کە دوا قسەمان بۆ پۆلی 12 چییە. دوای ئەوەی کە بە هاوکاری زۆرێک لەو برادەرە بەڕێزانی کە ئەم ساڵ هاوکارمان بوون لە زۆرێک لە شار و شارچەکان کۆڕ و سیمینارمان بەست، ینی خۆشبەختانە لە کەلار، لە کفری، لە هەڵەبجەی تازە، لە هەڵەبجەی شەهید، لە سەیسایەق، تەنانەت لە عاربەت، لە سلێمانی، لە ڕانێ، لە قەڵازێ، لە سۆران، لە هەولێر، لە چەمچەماڵ، لە کەرکووک، لە بازیان، لە هەموو ئەم شوێنانە تا ڕادێک کۆڕ و سیمینارمان بەست بۆ گەنجە جوانەکانمان. لە کۆتاییە گەشتمە کۆمەڵە خاڵێک کە پێم خۆشە بە جەنابتانی بڵێم کە بۆ ئەوانەی کە ئەزمونیان هەیە، بۆ ئەوانەی کە پۆلی شەشن، تەنانەت بۆ ئەوانش کە لە داهاتووە ساڵانی داهاتوو ئەم ڤیدیۆیە دەبینن و دەبێت بە بەشێک لە ژیانیان، دەبێت بە هۆکارێک بۆ گەرم و گۆڕکردنەوەیان و بۆ ئەوەی کە سوود لە ژیانی ویان وەرگن. خاڵی یەکەم ئەزیزان، بە درێژایی هەموو شوێنەکان و بە درێژایی وتوێشکردن و قسەکردنم لەگەڵ تەلەبەکانە، بە درێژایی ئەو مناقەشانی کە لەگەڵ تەلەبەکانە کردومە و لە مەکتەبەکانە کە گەڕام لە شوێنەکانە، بۆم دەرکەوتووە تۆ خۆت بەرپرسی لە خۆت. هەر یەکێک لە ئێوە قەنەعەتتان تا ئێستاکێ وا بووە برادەرەکەت هۆکارە بۆ خراپی تۆ یان باشی تۆ، دایکت، باوکت، خوشکت، برات، کەسوکارت، عایلەت، عەشرەتت، بەڕاستی تا سەری ئێسقان تۆ هەڵی. ڕەنگە ئێستش کە تۆ گوێت لە دەنگی منە ئەم حەقیقەتەی منت بۆ دەرکەوتو بێت. تۆ خۆت بەرپرسی لە خۆت، تۆ خۆت دەبێ بڕیاری ژیانی خۆت بدەیت، تۆ دەبێ خۆت بڕیار بدەیت کە جددیت یان گەندەڵی دەکەیت و ئیهمالیت. دەبێت تۆ خۆت بڕیار بدەیت کە بە تەمای نمرەی بەرزیان بە تەمای نمرەی نزمی. تۆ دەبێت خۆت بڕیار بدەیت تەلەبەیەکی جددیت یان تەلەبەیەکی فشقیات و بە گەندەڵی بەڕێیەکی. کەواتە پەیامی من بۆ تۆ ئەوەیە کە شەرت نییە هەر تەنها لە شەشی ئامادەی بۆ هەموو ژیانت هەوڵ بدە، ڕسپۆنسبڵیتی هەوڵ بدە، وەکۆڵێ بەرپرسیارەتی بگرە ئەستۆ و هەمیشە دەستە چەورەکەی خۆت بە چواردەورە مەسڕە. چەندێ ناشرینە تەلەبێگەڵێ مامۆستاکەمان خراپبوو بۆیە خۆم خراپبووم، ئەی بۆ خۆت چاک نەکرد. بەڕێزێکی ترە لە مەکتەبەکەمان جددی نەبوو بۆیە من باش نەبووم، ئەی تۆ بۆ خۆت جددی نەکرد. بەڕێزێکی ترە لە مەکتەبەکەمان درەنگ دەستیان پێکرد بۆیە فریان نەکەوتم، ئەی تۆ بۆ زوو دەستت پێ نەکرد. بەڕێزێکی ترە لە مامۆستاکەمان خاوخریج و منهەجی پێ تاو نەکردم، ئەی تۆ خۆت بۆ منهەجت تاو نەکرد. بەڕێزێکی ترە لە چواردەورم خراپ بوو، ئەی زەحمەت نەبێت تۆ بۆ خۆت باش نەبووی. کەواتە خاڵی یەکەم من بۆم دەرکەوت بە کورت و مختصری کە یو و یاخود تۆ و یاخود ئەنتا ئەنتی هەر بە کچانی یان کوڕانی تۆ بەرپرسی لە کارەکانی خۆت، تۆ بەرپرسی لە ئیشوکارەکانی خۆت، تۆ بەرپرسی لە داهاتووی خۆت. ئەگەر بێت و ئەم بەرپرسیارەتی هەڵنەگری ئەم چل ڕۆژش کە ماوە لە دەستی دەدەی و بە کەلوریش لە دەست دەدەی و لە داهاتوو شازدەرە دەکەیت. بۆیە کار لێ دەکەم دوای ئەم تەلەفۆنەی من، دوای ئەم مۆبایلەی من، دوای ئەم دەنگەی من، دوای ئەم ڤیدیۆی من بە هەچی شێوازێک کە تۆ گوێت لێ بێت تکایە هەوڵ بدە بەرپرسیارەتی هەڵگرە و خۆت مەسئولی خۆت بە و خۆت بڕیاری ژیانی خۆت بدە. دوو، بەڕێزان بۆم دەرکەوت تایم و یاخود ئەلوەقت و یاخود کات شتێکی زۆر زێڕینە، شتێکی زۆر ئاڵتونیە، شتێکی زۆر ئەڵماسیە، شتێکی زۆر بە نرخە بەداخەوە هەتا لە دەستمان نەچێت قەدری نازانین. من ڕەنگە بە درێژایی ئەم ساڵ کە
وەکو باسم کرد لە هەموو شوێنەکان و تەنانەت ئەمڕۆژ کە هەر لە مەکتەبێک کە چووم تقریبا 150 تەلەبەم بینی بە هەموو شوێنەکان و ڕەنگە بە نزیکەی 3000 تەلەبەم بینی بێت. ئەم 3000 تەلەبێ ئەوەی کە قسەی لەگەڵا کردی بێتم، ئەوەی کە دواندی بێتم، ئەوەی کە کۆڕ و سیمینارەکەم بۆ بەستی بێت، یان جاری وایە تەلەفۆنی بۆ کردێتم، یان جاری وایە پرسیاری کرد بێت، هەمیشە داد و بێدادێتی کە کاتەکانی بەفیڕۆدا، کاتەکانی لە دەست چوو، کاتەکانی وەکو پێویست نەیتوانی بەکاربێنێ. بۆیە خاڵی دووەم بۆ ئێوەی ئەزیز بریتێ لە تایم. ئەزیزەکەم بە تایم بە یاخود بە وەقت یاخود بە کاتەکە تۆ دەتوانی سەرکەوتوو بیت، هەر بە کات تۆ دەتوانی فاشل بیت، تۆ بە کات ئەتوانیت هۆکارێک بێ بۆ ئەوەی کە خراپ نەبیت، هەر بە بۆنی کاتیشەوە تۆ دەتوانیت ئەگەر ئاگداری خۆت نەبی خراپ دەبیت و یاخود باش دەبیت. بۆیە خاڵی دووەم پەیامی من ئەوەیە کە تۆ هەوڵ بدە کاتەکانی خۆت زۆر بە جوانی مەزبوطی بەکاربێنە. کات بەڕێزان بۆ زانیاری بەڕێستان خۆشبەختانە ئێمە وەکو مرۆڤێک کە خوای گەورە دروستی کردوون کاتی کردوتە بەردەستی ئێمە. ڕاستە ئێمە ناتوانین شەو ڕۆژ بجوڵێنین، ڕاستە ئێمە ناتوانین مانگ بجوڵێنین، ڕاستە ئێمە ناتوانین ساڵ بجوڵێنین زیاد و کەمیکەین، بەڵام بەڕاستی شەو ڕۆژ کە 24 ساعتە بەدەستی من و تۆیە. کەی هەڵەسی، کەی دەخەوی، کەی دادەنیشی، کەی بەکاری هێنی، کەی بەکاری نایەنی. تکاتان لێ دەکەم گەنجە جوانەکەم ئێستشی لەگەڵا بێ هەروایە. تۆ چ ڕۆژێکت بەدەستەوە ماوە بۆ نەگەر لەم ڕۆ بیژمێری، هەر ڕۆژی ئەگەر 12 ساعت سەعی بکەی کاتە 480 ساعتت بەدەسەوەیە. 480 ساعتی تر ئەم وەختانە خەو خواردن و استراحەتی لێ دەرکەی، تۆ ئەم خوێندنت تەواو بێت، تۆ ئەم ئیزندانە تەواو بێت، تۆ ئەم فرسەتەی ژیانشت تەواو بێت. کاتەوە خاڵی دووەم کە زۆر گرنگ و مویمەویشەوەی بریتێ لە تایم. ئومێد دەکەم بۆ هەموو ژیانتان، هەموو ئەزیزانی کەم ڤیدیۆ دەبینن، ژیان واتە بەکارهێنانی کات. چوویتە بۆ زانکۆش بۆ ئاگاد لە کات بێت، چوویتە ماڵ و حاڵی خۆت ئاگاد لە کات بێت، ژنت هێنا و شوت کرد ئاگاد لە کات بێت، منداڵت بوو ئاگاد لە کات بێت، لە داهاتووە خەریکی کار و کاسبی و ئاگاد لە کات بێت، ویستە تیجارەت بکەی ئاگاد لە کات بێ، ویستە دوکانێک بدابنی زۆر باش و چاک و مەزبوط بێ ئاگاد لە کات بێ. چونکە خاڵی دووەم بنچینەیەکی ئەساسی زۆر گەورە بۆ ئێوە بۆ سەرکەوتنی ئەوە بریتێ لە کات، کە بەداخەوە دەڵێن دیسانەوە دەڵێن بەداخەوە زۆرە لە گەنجە جوانەکانی خۆمان بەکاری نان تا لەو کاتی کە لە دەستیان دەچێت. ئەزیزان خاڵی سێم کە زۆر گرنگ و مویمە ئەویش ئەوەیە کە هەموو ئەم 3000 تەلەبەی کە من ئەم ساڵ بینیومە کە خەڵکێکی تریش لە ڕێی ڤیدیۆ و لە ڕێی سایت و پەیجەکانەوە کە ڕەنگە هەندێک ڤیدیۆی منی بینی بێت و هەندێک قسە و باسم کردو، ئەویش ئەوەیە کە بەرنامە ڕێژی و یاخود تەختیت هۆکارێکی زۆر گرنگە بۆ سەرکەوتنی مرۆڤەکان. چی گەنجێک ئەم ساڵ سەرکەوتوو بوو ئەوەی کاڵێ دکتۆر هاوین بەرنامەم دانا تەواوی کەم و زابووم بەسەریە، بەرنامەم بۆ خۆم دانا بوو تا نەورۆز تەواوی کەم زابووم بەسەریە، بەرنامەم دانا بوو هەتا 15ی چوار هیچم بەسەرا نەکەوێ زابووم بەسەریە، بەرنامەم دانا بوو ئیکمان نەبم و داخڵ بم بۆی نچمە شەستەکەوە زابوو بەسەریە، بەرنامەم دانا بوو لێکی شەشەوە دەست پێکم زابووم بەسەریە. بەڵام زۆر بەداخەوەم من ئەڵێم دەیان تۆ بڵێ سەدان گەنجم دوان ئەڵێ دکتۆر لە بێبەرنامەی خۆمام ساڵ نەمزانی چی بکەم. بەس ئومێد دەکەم ئەو گەنجانش کە ئەم ساڵ بێبەرنامە بوون ساڵانی ژیانی ترتان وا لێ مەکەن. ڕەحمەتی خواتان لێبێ ساڵانی ژیانی تر ساڵەکانی تری ژیانی خۆتان وا لێ مەکەن. هەوڵ مەدە بێبەرنامە بێ، چونکە هەمیشە ئیبراهیم فەقی قسەیەکی جوانە کات ئەڵێ هەر کەسێک بێبەرنامە بێت دەبێت بە بەشێک لە بەرنامەی خەڵکی، هەر کەسێک بێ پرۆگرام بێت دەبێت بە بەشێک لە پرۆگرامی خەڵک، هەر کەسێک وەرەقە و ئەوراق و تەرتیبات و نووسینی خۆی نەبێت چی بکا و چی نەکا دەبێت بە بەشێک لە چی بکەم و چینەکەمی خەڵکی، کاتۆکو کۆیلە بەکارە دێنن وەکو ئامراز بەکارە دێنن کە بەداخەوە خەڵکانێکی زۆر زۆرمان هەبوو ئەم ساڵ ئاوای دیات. بۆیە خاڵی سێم کە زۆر گرنگ و مویمە ئەو گەنجە جوان دەبێت بەرنامە ڕێژی هەبێت. بەڕێزێکە لە کاکتۆر تازە ڕۆی ساڵەکە من خۆ خەفەت ناخۆم چی بکەم، شیوەنی حەسەن و حوسێنیش بکەین تازە و ساڵە ناگەڕێت، ئەی چی بکەین؟ گەنجە جوانەکەم یەکەم بەرنامە دابنێ مڕاجعی یەکەم بە 25 ڕۆژ تەواو کە و با لە دەستم نەچێت، بەرنامە دابنێ بە 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ مڕاجعی دووەم بکەی، بەرنامە دابنێ بۆ نمونە حەودوانەکە لە 25 ڕۆژ لە 30 ڕۆژە بۆ تەواوی کە،
بەرنامە دابنێ بۆنە لە 12 ڕۆژە بۆ نمونە لە مڕاجعی دووەمە تەواویکە بەرنامە دابنێ 3 ڕۆژ مەسەن بۆ کوردی 3 ڕۆژ مەسەن بۆ بیرکاری 4 ڕۆژ مەسەن بۆ فیزیا بە گوێرەی وانەکان لە سوکەوە بۆ قورس ئەوانە کە تۆ خۆ چەند وانەت هەیە جوان و پوختە ڕێزی لێ بگرە ڕەنگە من نتوان و پێویست نەکامل لێرە پێت بڵم وانەکان چۆن بخوێنی بەڵام من کورتەی قسەکە بە ئێوە دەڵم لە ئاخیرا چی فێر بووم لە ئاخیرا فێر بووم تۆ ئەگەر کەسێکی بێ بەرنامە بی بەخوا هەر لە پۆلی شەشانە دوای لە زانکۆشا سەرکەوتو نابی زانکۆ تەواوکە هیچ فێر نەبووم ئەی بۆ خەڵکشت فێر بوو دوای ژنێنی ئەڵێ کوێرایم داهات بوو خەڵک بۆی دۆزیم و ئەی بوات کرد دوای شوو دەکەیت و ئەڵێ خەتای خۆم نەبوو خەتای براژنم بۆی دۆزیم و ئەی بوات کرد دوای خانوویەکە سیارێکە چیەکە ئیکرت و زەرەکەی ئەڵێ بۆچی بەرنامە نەبوو دوای لە پڕێکا ملە نی بۆ خارج و بۆن و هەچی پارەت هەیە لە ڕێگا سەرفی دەکەیت و دەگەڕێتەوە لەو سەریشەوە هیچ ئیسفادەیەکت نەکرد و ئەڵێ خەتای فلان و فیسار بوو ئەی بوات نەکرد بۆ بەرنامە ڕێژیت نەبوو کاتە تکادێ دەکەم هەوڵمەدە گەنجێکی بێ بەرنامە ڕێژی بی کچ و کوڕە جوانەکانم بە درێژایی ئەزمموی پۆلی شەژ و بە درێژایی ئەم چەند مانگەی کە من کۆرسەکان و سیمینارەکان و خولەکانم بۆ تەلەبەکان کرد هەمیشە قەنەعەتم وابوو کە ئەوانی کە بەرنامە ڕێژیان هەبێت لە کەسە سەرکەوتوەکان بوون بەڵام بەداخە ئەوانی کە بەرنمەیان نەبوو سەرکەوتو نەبوون بۆیە بەرنامەی تۆ بۆ ئەم 45 ڕۆژە ئاوا بێت یەکەم هەوڵ بدە بەیانیان زوو لە خەوەرسا دووەم هەوڵ بدە نیمەڕوان 3 چارەک ساعتێ بخەوە سێم هەوڵ بدە لە شەو ڕۆژێکا بەرنامە وادا بنێ 5 ساعت بۆ 6 ساعت کەمتر نەخەوی 5 ساعت 6 ساعت تا حوتیش بڕوا کێشە نییە بەرنامە دابنێ لە شەو ڕۆژێکا 10 ساعت تقریبا کەمتر سعید نەکرد بێ بیگەنیتە 12 زۆر باش و چاک و مەزبوطە بەرنامە دابنێ بۆ نمونە لە 3 ڕۆژاوانەکان تەواوکەی هەروانی 3 ڕۆژ 4 ڕۆژ دابنی بەڵام پابند بە پێوەی هەر وانەی تۆزەتری ڕۆژی بۆ قەرز مەکە تۆزە فیزیا بدەیتە کیمیا پینۆپەڕۆیکەی تۆزی ئەم بدەیتە ئەو تۆزی ئەو بدەیتە ئەو نا هەوڵ بدە پابند بە پێوەی بە جوانی بە مەزبوطی لەو کاتە دیاریکراوی کە بۆ دانرێت بە جوانی بە مەزبوطی تەزبیتی کە و ثابتی کە و جێبەجێی کە و بەرنامەی بۆ دابنێ بۆیە مرۆڤی بە بەرنامە من قەنەعەتم وایە لە دنیاشا سەرکەوتووە لە قیامەتشا سەرکەوتووە ئافرین بۆ ئەوانەی کە بەرنامە دادەنێن بۆ نوێژیان بەرنامە بۆ حەج بەرنامە بۆ عەمرە بەرنامە بۆ خێر بەرنامە بۆ پردی سڕاتیان بەرنامە بۆ قیامەتیان بەرنامە بۆ بەهەشتیان بەرنامە بۆ ئەوەی کە وەڵامێکیان هەر خەڵکی وایە لە کاکتۆر وەڵای هەنێ شت بۆیە فلان شتەکەم بۆی وەڵامێکم پێ بێ بۆ خوا وەڵای گرنگە وڵی من معجیبم خەڵکی وام دوانوتمە بۆ فلان شتەکەی وە چۆن نیە ئیشی تۆ نییە وڵا لە کاکتۆر خۆ بێ وەڵامێکمان پێ بێ بۆ خوای گەورە بستەبەت قسەکەی ڕاستە خۆ بێ وەڵامێکمان پێ بێ ئەمە بەرنامە ڕێژیە ئەمە بەرنامە ڕێژی ئەزیزەکەی خۆم کە تۆ نەبوو نەک بۆ دنیا بۆ قیامەتیش بەرنامە ڕێژی هەبێت لە ئێستەوە بەرنامە ڕێژی هەبێت کە تاوەکو 5 ڕۆژی پێش ئیمتیحانی ئەحیا چۆن تەواویەکەی دوای ئەحیا چۆن تەواوەکەی دوای بۆ نونست ناو ڕۆژەکانە ئیمتیحانێک بۆ نە دوو ئیمتیحان لە هەفتەیەکایە چۆن تەواویەکەی بە جوانی بۆ مەزبوطی ئەسڵەن ئەبێ یەکسەری ئیمتیحان تەواو بوو بەرنامە هەبێ بۆ هاوین پێش زانکۆ مهم فێر بە لە بەرنامە ڕێژی ژیان تا تۆ دەتوانی سەرکەوتو بی خاڵی چوارەم ئەزیزان کاوش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە کە بەداخەوە وا دەڵێم زۆر لە گەنجەکان استیغلالیان نەکرد ئەویش ئەوەیە ئەزیزەکانی خۆم بری تێ لە فرسەت لە برای خۆتان وەرگرن کچ و کوڕم زۆر دوان وتی دکتۆر فرسەتم هێنا ئەو ماوەیە کەرەنتینە بوو باشم خوێن کچ و کوڕم زۆر دوان وتی دکتۆر فرسەتم هێنا هاوینم لە دەست نەدا کچ و کوڕ زۆرم دوان زۆر قسەیان لەگەڵا کردم تەلەفۆنم لەگەڵ زۆر کەسا کردووە کاڵێ کاکتۆر هات دە 15 ڕۆژێ دەوام وەکو پێویست نەبووتم ئەڵێ ئەو دە 15 ڕۆژە هەرچی ئەدەب و هەرچی ئیپیسۆد و هەرچی فلان و هەرچی ڕاهێنانی چی و چی تەواوم کرد کاتە ژیان فرسەتە بە درێژایی پۆلی 6 و بە درێژایی ئەم ساڵ و بە بینینی ئەو 2,000 تەلەبەی کە ئەم ساڵ بینیومە بە مەکتەبەکان و بە ئینستیتوتی ژیار و بە ڕێکخراوی قوتابیان و بە هەموو شوێنانەشەوە کە کەم تا زۆر گەڕاوم بۆم دەرکەوت ئەزیزەکانی خۆم کچ و کوڕە جوانەکانی خۆم تۆ دەبێت فرسەتەکانی ژیان بقۆزیتەوە فرسەتی ژیان جارێک دوو جار سێ جار ژیان فرسەتە بۆ معلوماتت هەر ژیان هەر بۆ خۆی کە ئێمە هاتوین سەر ئەم گۆی زەویە فرسەتەکە قیامەتی پێ بەدەست بێنین خەڵکێک هەیە هاتە سەر گۆی زەوی و ڕۆشتیش و قیامەتشی بەدەست نێنا و لە دنیاشا خۆشبەخت و ئاسوودە نەبوو ئەمە بەڕاستی خەسرە دنیا وەلئاخرە ئەمە دنیاشی لە دەستدا قیامەتشی لە دەستدا کە ئومێد دەکەم ئێوە لەو جۆرە نەبن بۆیە گەنجە جوانەکەی خۆم کچ و کوڕە جوانەکەی خۆم خاڵی چوارم کە گرنگ و مویمە ئەویش ئەوەیە کە هەوڵ بدە فرسەتەکانی ژیان لە فیڕۆمەدا ئێستا لە شتاقی چاک بخوێنە ئێستا کاتت هەیە و زەمەنت هەیە هێشتا کە چ ڕۆژت ماوە باش بخوێنە ڕۆژی یەکەم مەسەن گەنج بۆچی ئیشەکە ئەگەنێنە بەڕێزان مەسەن بەیانی دوو بەیانی سێ بەیانی داناوە بۆ بیرکاری بۆچی ڕۆژی یەکەم ئێمالیەکەی دووەم و سێم جا بە شپرزەیە خوێنی من تێناگەم بۆ فرسەت نایانی دایک و باوکت لەش ساغا بۆ قەدریان ناگرێت تا لە دەستت نەچووە ئێستا مێشکت باش وەرێگرێ کێ لە هەفتەی داهاتوو وەرێگرێ بۆچی مەسەن فرسەتێکی ژیان ناقۆزیتەوە زۆر بە جوانی و بە مەزبوطی بەڕێزێکی تر مەسەن
ماڵەوەی گونجاوە هێشتا قەڵەباڵغ نییە فرسەتە بۆ ئەم شەو ناخوێنی کێڵە بەیانی هەی نییە بۆ نمیانتان قەڵەباڵغ نییە و ڕەنگە بۆ نەخوێندرێ ئەم هەفتەیە کەم تا زۆر مەسەرن هیچ کێشەیەکی ماڵ و خێزانتان نییە کێ لە هەفتەی داهاتوو نەخۆشیەک دەردێک بەڵایەک عملیاتێک کێشێکی خێزانی دروست نابێت کاتە ژیان فرسەتە هەر هیچ نەبێ تۆ تەمەنت فرسەتە بەڕێزەکەم ئێوە گەنجن مێشکتان وەرێگرێت چاوتان وەرێگرێت عقلتان وەرێگرێت دەسوخەتتان باشە و تاقە و وزەتان هەیە بەرگەی خەوەگرن بەرگەی خواردنەگرن بەرگەی ژیانەگرن ئێستا فرسەتە فرسەتە ئەزیزی خۆم فرسەتە کەواتە خاڵی چوارم کە من دەمێ بۆ ئەم ئەزیزانی باسکەم ئەویش ئەوەیە کچ و کوڕە جوانەکانی خۆم فرسەتەکانی ژیان بخۆزنەوە تخوا کە لە ئیمتیحان تەواو بووی سعات 11:11 فرسەتە بڕۆرە بۆ ماڵە ئەو سعاتە بخەوە بۆچی بە چاوەڕوانی برادەکان بەسەرێ بی کاتی ئەچیتەوە بۆ ماڵەوە هێشتا خواردن حازن نەبووە و خەویشت دێ فرسەتە بۆچی سێ چارەك سعاتێ ناخەوی بۆ چاوەڕی خواردنەکەی کە زۆر تەندروستە کە پێش ئەوە بخەوی اینجاکە بدوای هەڵسیتەوە نانەکەت بخۆیت و خۆت بشوی هەندێ مەرزەمەت لە بەردەسایە و ئەم ساڵ امتحان هەڵبژاردنە فرسەتە چێڵێبی بە 2 ساڵە ساڵی داهاتوو بەشێکی نیوەی نابێ بە شەرحیات ئەزیزەکەم ئەم ساڵ لە ساق و تەندروستی و منهجش تەواو کردووە و منهج هەنێکی تەرە کراوە و ڕەنگە امتحانەکەش تا ڕادەیەک چونکە منهجەکە تەرکراوەک و پێویست قورس و ئیزعاج نەبێت نازانین ئێمە چۆن چۆنیە کێڵێ ساڵی داهاتوو فرسەتە دێتە پێشەوە بۆ فرسەتەکان ناقۆزنەوە گەنجە جوانەکەم یعنی بەجددی تۆی ئەزیز کە لە پشتی ئەم کۆمپیوتەرەوە یان مۆبایلەوە کە سەیری من ئەەکەی لە مۆبایل و کۆمپیوتەرەکەی خۆت و سەیرەکەی لە پرسیاری لە خۆت بکە بۆ فرسەتەکانی ژیان ناقۆزیتەوە تۆ تەمەنت 18 ساڵە 18 جار فرسەت هاتۆتە پێشتەوە هەر هیچ نەبێت 12 ساڵی خوێندن فرسەت هاتۆتە پێشتەوە کە ئەوائل بی کە یەکەم بیت کە یەکەمی شارەکەی خۆت بی کە یەکەمی گەڕەک و مەملەکەتەکەی خۆت بی هەر هیچ نەبێت لە 12 ساڵ فرسەتەکە بقۆزەوە بۆیە فرسەتێکی تر کە زۆر گرنگ و مهمە بۆ ژیانتان کە بە معنای کەلیمە ئەگەر ئیستیغلالی نەکەن لە دەستانە چێت ئەوش بریتێ لە فرسەتی پۆلی 12 فرسەتی پۆلی 12 هۆکارێکە بۆ سڕینەوەی فایلی خۆتان ئەو کەسانی کە ئەڵێ کاک تۆ من پێشتر خراببوومە فایلت ئەسڕیتەوە ئەڵێ دکتۆر هەموو ساڵە بە دەوری دووەم ناجح بوو ماڵم فایلی خۆتە سڕیتەوە ئەڵێ دکتۆر هیچ ساڵێک باش و چاک نبووڵم فایلتە سڕیتەوە ئەڵێ آخر کاکتۆر بە حیاتی بیرم لە تووبیش نەکردوێتەوە ئەتوانی فایلی خۆی بسڕیتەوە ئەڵێ کاکتۆر لە ژیانمە 70 بە خۆمەوە نبینیوە ئەتوانی هەموو ئەوانش بسڕیتەوە بەڵێ دەتوانیت بە درێژایی ئەم ساڵک شتێکت خوێندووە الحەمدولله و داخل بوویتە ئێستش بۆ نمونەم 45 ڕۆژەی کە تقریبا ناگاتە 6 ڕۆژێک لە مانگ و نیوێک هەموو نزیکی مانگ و نیوێک بۆ دوو مانگێک چکە خۆیت نزیک چ ڕۆژێک ماوە تا امتحانی بە کەلۆری امتحانی ئەحیات چ ڕۆژێکی تر ئەمۆختانەیە و خۆشی امتحانەکەش تقریبا حساب کە سێ هەفتە شتێکی کەواتە ئەویش بە تقریبا نزیکی 20 ئەوەنەکەواتە 60 ئەوەنە ڕۆژە دوو مانگێکە بۆیە ئەکرێت بەم دوو مانگە داهاتووی خۆت بگۆڕی ڕابردووی خۆت پاکەیتەوە و ئێستای خۆت خۆش و ئاسوودە بکەی و دڵ و دەرونی خۆت و خێزان و خانوادەت ئاسوودەکەی خاڵی پێنجەم کە دەمێ بۆم ئەزیزانی باسکەم بەڕێزان کە بەداخەوە هەندێک گەنج هەیە بەرنامەی هەیە هەندێک گەنج هەیە ماڵیش بۆی گونجاوە هەندێک گەنج هەیە مامۆستاشیان بۆ گرتووە هەندێک گەنجێ لە مەکتەبی نمونەیش بووە بەڵام زۆر بەداخەوە شتێکی نوقسان بوو ئەویش بریتە لە پابەند بوون ئەزیزەکانم پابەند بوون بە بەڵێنەکانی خۆتەوە پابەند بوون بە کاتی خەوەوە پابەند بوون بە کاتی خواردنەوە پابەند بوون بە کاتی سعیکردنەوە پابەند بوون بەو بەڵێنەی کە بە دایک و باوکت داوە پابەند بوون بەو بەڵێنەی کە بەخوای خۆتت داوە پابەند بوون بەوەی کە تۆ مرۆڤێکی ئینە لیبەدەنیکە عەلەیکە الحەق ئینە لنەفسیکە عەلەیکە الحەق بڕۆ هەتا کۆتایی فەرموودەکە لاشت حەقی لەسەرتە نفست حەقی لەسەرتە جسمت حەقی لەسەرە ژیانت حەقی لەسەرە دینت حەقی لەسەرتە ئەتۆ نابێت پابەندی بەم حەق و حقوقانەوە چێ لە ئێوە دەیان وعدی نەداوە بە دایک و باوکی تر باشە خوێنم کێ بێت لە ئێوە وعد و بەڵێنی بە خۆشی نەدا هیچ نەبێت کاکە وەفات بۆ خۆتە واز دە من بێن واز بێنە سندانمدا لە خزم لە کەسوکار لە ماڵ لە عایلە لە دایک لە باوک لە منیش بەس هیچ نەبێ تۆی گەنجی جوان و ئەزیزم کش و کوڕی جوانم دەیان جار وعد و عودێکت داوە کە پابەند بیت وتەی تر وا ناکەم ئیتر ئەم شتانە وا ناکەم ئیتر باشە بم ئیتر چاکە بم ئیتر جددیە بم بەیانی قوت چۆتەوە سەر فڵان بەرنامە وعد و بەڵێنێکی داوە و تێتی تر بۆ نمونە گەندەڵی ناکەم قوت هەفتەی داهاتوو دەستی کرد و بە گەندەڵی و تێتی بەیانی زوو لە خەوەڕەسم بەیانی پابەند نەبووە پێوی و تێتی بۆ نمونە مەسەن خۆم مەشغوڵ ناکەم بە هەندێشتەوە سەرەکەی پابەندبوونێکی خراپی هەبووە لاوازی هەبووە من پێشنیار بۆ جەنابتانەکەم ئەزیزانی خۆم
پێشنیارەکەم بۆ ئەم کچ و کوڕە جوانانم لە ژیانە هەوڵ بدەن پابند بن، هەوڵ بدەن بە زمانی عاربی پێڵن ئیلتیزام، هەوڵ بدەن تۆزە ئیلتیزامتان هەبێ، ئەگەر جلوبەرگێکی پۆشتەی ئاینیتان پۆشت ئیلتیزامی پێوە بکەن. ئەگەر دایک و باوکت متمانەی بە تۆدا و پێیوتی بچۆ بۆ داخلی بچۆ بۆ زانکۆ پەیمانگە، ئەگەر کچی کوڕی پابند بە وعد و عودەی کە بە دایکت وتووە. ئەگەر بە دایک و باوکت وت جگەرە ناخۆم، نێرگەرە ناخۆم، مەشروب ناخۆم، چی ناکەم، ڕەحمەتی خوا لێ بە پابندە پێوەی. ئەگەر بە خۆتت وت لە زانکۆ وەکو پەیمانگا و یان وەکو بۆ نووسە عدادێ نابم جددیە بم پابند بە، یان هەر هیچ نەبێەوە ئەمڕۆیە دە بە خۆت بڵێ پابند دەبم بە هەندێک جەدوەل و بەرنامە. جەدوەلێکت لە من وەرگدووە لە برادێک وەرگول لە مامۆستایەک هەمووی زۆر باشە، چاکە، مەزبوطە، لە هەمومان توانی ئیسفادەگەی پابند بوون، ئیلتیزام. بۆ معلوماتی جەنابتان بەڕێزان، لە قیامەتە زۆر کێشە ئەوە نییە کە چەنی قورئانی لەبەرە، ئەسڵەن زۆر کێشە لەوەشان نییە کە مەسەن هەنێ نوێژی زۆر کردویان نەکردو خێری زۆر نەکردو، تا چەند پابند بووە بە پایەکانی ئیسلام، تا چەند پایابند بووە بە قورئانەوە، تا چەند پابند بووە بە وتەکانی پێغەمبەر و دوروتی خوا لەسەر لەسەر ئەم ئەساسە حەشر و نەشرکرێ. من قەناعەتم وانە لە قیامەتا بڵێن ئەمە 10,000 نوێژی کردو یاڵە بڕۆ بۆ بەهەشت، تا چەند پابند بووە بە واتای نوێژەوە، تا چەند پابند بووە بە ئەلحەمدووە، تا چەند پابند بووە بە ئەڵڵاهو ئەکبەرەکەوە، تا چەند پابند بووە بە تەحیاتەوە، بە کۆنتێنت و کۆڵێ مەکەونات و پێکهاتەی نوێژەکە. من پێشنیارەکەم بۆ تۆ کاتێک کە ژن ئەهێنیت پابند بە خێزانەوە، کاتێک کە شوو دەکەی پابند بە خێزانتەوە، کاتێک کە دوکانێک دروست دەکەی پابند بە یاسای دوکانەکەەوە، کاتێک کە لەگەڵی کاکی کا شەریکە بی، لەگەڵ منە شەریکە بی دوکانێک دانیستای کاکە پابند بە ئەزیزم. ئێمە هەمومان کوشتەی دەستی پابند نەبوونمانە، حکوومەت بەرامبەر ئێمە پابند نییە، وڵات بەرامبەر ئێمە پابند نییە، وەزیرەکان پابند نییە بەو وەڵێنەی و هەموو سەرۆکە گەورەکان ئەڵین پابند نییە بەو دوعای و بەو قورئانەی کە بەو سوێندەی کە خواردێتی، هەمومان باجی پابند نەبوو نەدەینەوە. ئێ باشە خەڵک گەندەڵە بۆ خۆمان گەندەڵ بین، ئێ باشە من گلەی لە خەڵکەکەم دەڵێم خەڵک زۆر خراپە، خەڵک باش نییە، خەڵک ئیلتیزام ناکە، خەڵک وا فڵانە. من خۆشمان بەشێکین لە گەندەڵی بەڕێزان. تۆ ئێستا کێ کە لە ناو مۆبایلەکە منە بینی، لاپتۆپەکە منە بینی، ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو گەنجە جوانانی کە سەیرمانەکەن. ئەزیز دەکەم بەلانی کەمە قوربانی ئەو چاوت بم، خۆ هیچ نەبێ، خۆ هەر هیچ نەبێت، هەر هیچ نەبێ واز دەشت بێنە، هەر هیچ نەبێت کۆمەڵێ بەڵێن و وعودت بە خۆت داوە. ئەگەر ئەو قسە و بوعدانەی کە بە دایک و باوک و بە خوشک و برا و بە مامۆستا و جاروای بە خاڵ و مامشتا بەوانەش ئەگەر پابند نەبی، هەر هیچ نەبێ پابند بە هەندێک یاسا و ڕێساوە کە کەم تا زۆر بە خۆتت داوە، بە نەفسی خۆتت داوە. بۆیە ئەوش بخۆی خاڵێکی زۆر گرنگ بوو. خاڵی شەشەم ڕازگۆیانە پێتان بڵێم، خەریکە دەگەمە و قەناعەتی 160 بۆ 70 کە تەلەبە ناخوێنێ، کە سەعی ناکە، کە سار بۆتەوە، کە منهەجی بەسەرا کەوتووە، کە وەکو پێویست دەرەجە نایەنێت، کە وەکو پێویست منهەجەکەی تەواو نەکردووە، بە شەڕەلەقەو بە یا ئەڵڵا یا ئەڵڵا داخڵ بوو، ڕازگۆ بم لەگەڵتانە ئەزیزەکەم بریتێ لە تۆڕی کۆمەڵایەتی. بەڵایەکی زۆر گەورەیە کە ڕووی کردووە لە وڵاتی ئێمە. من بە درێژایی ئەم چەند هەزار تەلەبەی کە بینیم و ئەم چەند شوێن و شار و مەملەکەتی کە گەڕام و هەموو ئەو ئینانە ئەو چاوپێکەوتن و قسە و پرسیار و بۆ کۆڵێت کۆمنتانی کە بۆم هاتووە، زۆرینەیەکی زۆری دەڵێت کوشتەی دەستی مۆبایلم، کوشتەی دەستی ئەنتەرنێتم، کوشتەی دەستی وایفیم. هەندێک خەڵکیان هەیە خۆم ئاسا دەڵێ پۆپتە ڕەماش قوڕی کرد بە سەرما، فەیستە ڕەماش قوڕی کرد سەرما، ئینستە ڕەماش کوڕی کرد بە سەرما، بۆ هەموو شتەکانی تر. ڕاستە بەڕێزەکە لە کاکتۆیەوە ئێمە خۆشمان لە ناو فەیسبووکەوە، ئاخر ئێمە فەیسبووک بەکارێنین بۆ باشە، بۆ چاکە. دوای تۆ کە من زەرور نیم و پێویستەکە لەگەڵ ماڵ و عایلەی و خانووی خۆ دەوی خۆمە چایەک بخۆم، میوانم هەیە ڕێزێکی لێ بگرم، یاخود کتێبە بخوێنمەوە، یان بۆ بابەتێکم هەیە بۆ زانکۆ حازری کەم، یان بۆ پەیمانگای خۆم بۆ سیمینار وشتم هەیە من حازری کەم، چاک و مەزبوطی کەم. ئەمە کەم تا زۆر دەبێ بە جوانی و بە مەزبوطی من ئیشەکانی خۆم تاوا کرد بێ باقیەکەی تری تۆڕی کۆمەڵایەتی زەڕبەم لێنێتە. ڕازگۆیانە پێتان بڵێم بۆ هەموو ژیانتان پێتان دەڵێم، تۆڕی کۆمەڵایەتی بە هەموو جۆرەکانیەوە و ڕاگەیاندن بە هەموو جۆرەکانی و بینرا و بیسترا و خوێنرا و ئەگەر ڕێکی نەکەی، ئەگەر باشی نەکەی، چاکی نەکەی، بۆ هەموو ژیانت باجەکەی دەی. ڕەنگە شەش ناجەحبی بەڵام با زەڕبەی ئەدەیت، ڕەنگە بچیتە زانکۆ بەڵام باجەکەی دەی، ڕەنگە لە داهاتوە ژن بێنیان شوو بکەی، بەڵام تۆڕی کۆمەڵایەتی بە خراپ بەکارێنان و لە سنووردار نەکردنی و باشتر چاکتر نەکردنی و نەزانی چی ئەەکەیتەوە چی ناکەیتەوە چی بەشداری پێ دەکەی،
من زۆر بەداخەوم دەبێت بە یەکێک لە مڵۆزم و لە بەڵا گەورەکان بەسەرتانەوە کە ڕەنگە باجەکەی زۆر بدەنەوە. ئەڕۆین سەریع خاڵی حوتەم و خاڵێکی لە خاڵە زۆر گرنگ و مویمەکان ئەویش ئەوەیە کە نەسیحەت. ئێوە زۆر بەداخەوە نەسیحەتتان وەرنەگرت. هەر ئەم بەندەیە هاوین پێیوتی بە فیڕۆی مەدە وەرد نەکرد. لە پەیمانگایەک بووی مامۆسا پێیوتی وەرد نەگرت. لە سەرەتای دەوامەوە مامۆساوتی جددی بن وەرد نەگرت. لە مانگی دووسەیە من هاتم سیمینارێکم بۆ بەستن بۆ هەر شوێنەکان وەرد نەگرت. لە مانگی چوارە مامۆساوتی بکەونە خۆتان با لەم بیستەیە لەم چەنە ناجح بن ئەگەر نادوای داخبوونتانەکەوێتە خەتەرە وەرد نەگرت. ئەوە ئێستشی لەگەڵا بێ من لەم سەرەتای چل ڕۆژەوە پێت هەڵێم و نەسیحەتت دەکەم، بەڵام ئومێ دەکەم ئاخر جار وەرنەگرتن نەبێ و اینجا باجەکەی دێتەوە. زۆر مناڵم دوانەڵێ دایک و باوک پێوتم بە قسەم نەکرد. من بۆ خۆم بۆ ژیانم بە حکمیەوەی کە دکتۆرم لە نۆرینگەکەی خۆم ئەگەر بڵێم سەدان گەنجم دوانووە پەشیمانە لە جگەرە و لە نێرگەرە و بەس ئێستا ئەوێ وازی لێبێنێ ئاعترافەکات ئەڵێ دایک و باوکم وەختی خۆی لەم تووڕە من خۆزگا دوو شەقشیان تێڵدامایە توش نەبوومایە. زۆر جار خەڵکم دوانووە ئەڵێ خاڵم فێری کردم ئەگەر عەقڵی هەبوایە دوو جار زلە و شەقی تێ هەڵەدام بۆی فێرجگەرە و ئەم بەڵا گەورەیە نەبم کە ئێستا هەرچەنەکە بۆم تەرک نادرێ. کەواتە خاڵی حوتەم کە گرنگ و موهیمە وتەی منە و تەجروبەی ژیانی منە. ئەویش ئەوەیە کە تۆ دەبێت نەسیحەت وەرگری. ئێوە مشکلەتانەوەی بەس قسەی خۆتانە. ئێوە مشکلە ئەوەیە خۆتان بڕیاری خۆتانە دەن و ڕەنگە تەجروبەشتان کەم بێ. ئێستا تۆ بڕیارە دەڵێ خوێندن هیچە بەڵام غەڵەتی، دەڵێ شەهادە هیچە غەڵەتی، دەڵێ بڕوانەمەم هەبێ یان نەبێت چی لە مەسەلا گۆڕێ ئەخر غەڵەتی ڕۆڵە. ئەخە من بڕوانەمەم هەیە، ئەخە من لە دایرە و لە کۆمپانیەکانە و لە شەریکە و لە خەستەخانە و لە پەیمانگاکەی خۆم ئیشەکەم ئەزانم خوێندن و بڕوانامە چەند گرنگە. من داینگەیەکم هەیە، من پەیمانگام هەیە، من لە ئامادەیەکم من لە زانکۆم، من لە پەیمانگام لە زۆر شوێن وجودم هەیە، من لە خەستەخانەی ئەهلیم دەوام ئەەکەم یان خۆم هی خۆمە یان بۆ ئیش و کارەکەم یان جاری وایە تەلەبەم هەیە. بۆم دەرکەوتووە لە پرزگا بۆ پرزگە وەکوڵ لە داڵ بۆ داڵ لە دەرگا بۆ دەرگا ئێستا بە ئاسانی تۆ وەرناگرن ئەگەر شات شەشی ئەدادێت تەواو نەکرد بێت، ئەگەر شوێنێکت تەواو نەکرد بێت، ئەگەر بڕوانامەیەکت نەبێت و تا بتوانانی بەکارۆرز بێ وەرەناو بەکارۆرزەکانیشە هەتا کۆلێژ و شوێنە باشەکان بێ و لە پەیمانگاکەش هەتا پەیمانگا بەرز و چاکەکان بێت تۆ چانسی هەلی کار زیاترە ئەزیزەکەی خۆم. کەواتە ئەوەش خاڵی حوتەم ئەزیزەکانی خۆم. خاڵی هەشتەم قوربانی ئەو چاوەتان بم بە خاڵێک بە تایبەت بۆتان باسەکەم ئەویش بریتێ لە سلیپ. خەوێکێکە لە بەڵا گەورەکان زۆرێک لە ئێوە خەو باجی خەوە دەنەوە، زۆرێک لە ئێوە خەو قوڕەکا بەسەرتانە ئەگەر وریانە بن، زۆرێک لە ئێوە خەو بۆتە مۆتەکەیەک بە دیارتانەوە، زۆرێک لە ئێوە خەو بۆتە شەیتانێک و لەگەڵتانە ئەژی و بە ئاسانی بۆتان تەرک نادرێ بەداخەوە، زۆرێک لە ئێوە دەرەجەی نزمە بینن لەسەر کارتەکانی خۆتان و لە کۆمپیوتەرا دەیبینن گومانم لەوە نیە چۆن نەزانم ئاوا ئێستا من قسە لەگەڵێواکەم ئاوا دەزانم ئەو قسەیە دەبینی ئەو دەرەجە کەمە دەبینیت ئەو وەزعە دەبینیت و زۆریشت پێ ناخۆش و بێتاقەتە و بێزاریشت و لە داهاتووشا ڕەنگە جەوەکەت بەدڵ نەبێ. بەڵام ئەزیزەکانی خۆم لە یادتان نەچێت قوربانی ئەو چاوەتان بم ئەزانی لەبەرچی لەبەر تۆ خەوت سلیپ مۆدیفیکیشنت نەکردو. مۆدیفیکیشنی خەو واتە ڕێکردنەوەی خەو بەوەیە کە ساعاتەکانی خەو ڕێکەیتەوە، کاتی خەو ڕێککەیتەوە، شێوازی خەوت ڕێکەیتەوە، کاتی خەویشت مۆبایل و ئەنتەرنێت و هیچ شتێکی تر هێدفۆنێک هیچت لەگەڵا نەبێت، هیچ لە گوێچکەتا نەبێت، هیچ لە چواردەورتا نەبێت بۆی خەوێکی تەندروست هەبێت. کاتە خاڵی هەشتم بەڵێ تەلەبەم دوانوە لە خەو قوڕی کرد بەسەرمە. تەلەبەم دوانوە ئەمڕۆ ئافرەتێک لە مەکتەبێ بوو ئافرەتێک هاتووە لە کاکتۆر من خەو بوو بە بەڵایەکی زۆر گەورە بووم بەجددی ڕقم لە خۆمە بێت هەر ئاوە بە نەس ڕقم لە خۆمە بێتەوە بۆ ئەوە ناخەوم. چکە من لە سیمینارەکە بۆم باس کردن خەو نە بۆ دنیا نە بۆ قیامەت زۆر ئیسفادەی نییە. بۆ دنیا مەگەر بەس بۆ ئەوەی وزەت هەبێت، توانات هەبێت، تااقەت هەبێت، خوێندنت بۆ بکرێ و سەعید بۆ بکرێ و مێشکت وەریگرێ. ئەگەر نا باقیەکەی تری لە حەدی خۆی زیاتر 10 ساعات و 12 ساعات و نازام چەندێ بە کەیفی خۆت داڵ بۆ داڵ ئەخەوی شتێک نییە بە ناوی سوود وەرگرتن لەم جۆرە خەوە جگەلەوەی کە بە سالب یاخود بە ناقص دەشکێتەوە بەسەرتانە. کەواتە خاڵی هەشتم کە زۆر گرنگ و مویمە ئومێ دەکەم هەوڵ بدەن لەسەر دۆشەکی سفەن زۆر مەخەون، هەوڵ بدەن لە شوێنێک بخۆن کە نەرم و شل بێت بەڵام زۆر نەرمیش نەبێت وەکوڵە دۆشەک و با بڵێن ئیسفەنجێکی گەورە بێت. هەوڵ بدە سەرینت زۆر بەرز نەبێت، هەوڵ بدە سعاتێک پێش خەو نان مەخۆ
هەوڵ بدە سعاتی پێش خەو ئاو زۆر نەخوارد بێ هەوڵ بدە پێشەوەی بخەوی چی بۆ دەبیلوسی هەوڵ بدە دەم و چاوت مەشەوە پێشەوەی کە بخەوی ستا سعات 12 نوێژی نەکردو نوێژەکە ئەکسەری ئەوێ بخەوێڵە خەوەکەم زڕایە تەبان تۆ دەم و چاوە شۆی و ماسوورکەکان و تورتە بێتەوە و ئاوەرەدەی لە دوم دەمت و لە لوت و لە گوێچکەت و قاچ و دەست و مشتێکە شوی تەبان خەوەکە بەرتە دا و تەواو لەوا چێ بۆنە تا سعات 12 یەکیش نەخەویت و دوای ئەڵەی نازانم چی بکەم لە خەوم بۆ کۆنتترۆل ناکرێت کەواتەوەش خاڵێکی ترکە گرنگە خاڵی نۆیەم ئەزیزەکانی خۆم گەنجە جوانەکان ئەویش ئەوەیە کە بەداخەوە ئەم قسەیە دەکەم هاوڕێ یەکێکە لە بەڵا گەورەکانی ژیانتان بە تەجروبەی زۆرە لە تەلەبەکان بۆم دەرکەوت و ئەوانەی کە زیرەکن هاوڕێی باش و چاکیان هەیە تاکو تەرا ڕێیەکە یەکێک بە تەنها خۆی توانێتی سەرکەوتو بێکە من دەستخۆشیم بۆ هەیە ئەگەر نایان باش بۆ یان خراپ بۆ ببوونی هاوڕێوە دایەگیان بۆ فریان نەکەوتی کاکتور هاوڕێ قوڕی کرد بەسەرمە بۆچی دەرزەی هەڵێتەوەڵا هاوڕێکانشم وتی ئەی بۆچی ئکمال بوویتەوەڵا هاوڕێکانم وایوت ئەی بۆچی فلان کۆمەڵی خاڵکە ئێستا جێگەی ئەوە نییە باسی بکەین کەواتە خاڵی نوێم کە گرنگ و مویمە من ئومێ دەکەم بەم گەنجە جوانانە جێبەجێکەن ئەویش ئەوەیە کە گەنجە جوانەکان ئەزیزەکەی خۆم کوڕە شیرینەکەم کچە شیرینەکەم هەوڵ بدە بۆ هەموو ژیانت ئەم قسەیە دەکەم هەوڵ بدە بەکۆڵێت هاوڕێی دانسقەم بۆ هەڵبژێرە گوێمە دەبەوەی کە ئەم هاوڕێ زۆر دەوڵەمەنە زۆر مواسەفاتە زۆر جوانە سیاری هەیە مۆبایلی ئایفۆنی ئاخر مۆدێل هاوڕێ لەسەر ئەساسێکی ئەخلاق لەسەر ئەساسێکی ڕەوشتی جوان لەسەر ئەساسێکی پەیامداری بە ئامانج بزانێەوە لەکوێ هاتووە بۆچی هاتووە بۆ چۆڕوە ئەم جۆرە برادرە زەرەر ناکەێت بەڵام خۆت خراپی و برادەکانیشت خراپ بێت کەواتە بە دڵنیاییەوە موجەبیەکە وکوڵێت خراپیەکە و یاخود نیشانە پۆزەتیڤەکە زیادە بێت و ڕێژەی خراپبوونەکەی هەردووتان تۆش هەندێک خراپە دەی بە و ئەویش هەندێک خراپە ئەدا بە تۆ بۆیە ئومێ دەکەم ئیشی لەسەر بکەی بەتایبەتی ئەم 45 ڕۆژە چاتین مەکە تەلەفۆن و تەلەفۆنکاری مەکە پەیوەندی لەگەڵ چواردەورا دروست مەکە لە گروپ چاتان مەبە هەموو تۆڕە کۆمەڵاتیەکان واز دەبێنە پێشوازی ئاموزا و پورزا و خاڕوزا زۆر مەکە بە دیار میوانە و زۆر دامەنیش برادر و دۆست و ڕەفیق کەوتی دێم بۆ ماڵت بۆ لە داوای لەبوون دەکەم سۆری خەڵکانێک تەلەفۆنی کرد برادر تە جوابی مەدەرەوە خەڵکانێک تەنانەت هادای لە دەرگاکە تۆ زۆر لات ئاسایی بێت و پێم وانییە گوناحبار بیت داوای لێبوون نەکەم ئێرجاو بگەڕێرەوە ناتوانم تەواو ناتوانم گەرمەی خوێندنمە ناکرێت تۆ خۆت جەوە گۆڕیبی جەو لە من تێک دەی ئەوش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە بەداخەوە زۆر بەداخۆم کە زۆر جار ئەو کێشانە و ناڕەحەتیانەمان هەیە ئەوەش بخۆی مشکلەیەکی گەورەیە کە لە زۆرە لە خێزانەکانە ڕووەدا لە زۆر لە خانەوادەکانە ڕووەدا دایک دەڵێ کچی من زۆر باش بوو بەس هاوڕێ قوڕی کرد بەسەریە باوکم دوانوە ئەڵێ زۆر باش بوو بەس هاوڕێ قوڕی کرد بەسەریە مامۆسام دوانوە لە کاکتۆر ئاو کچەم ئاوا لە سمینارمەوتەوتی دکتۆر ئاو کچا بینیوتم وتی تەسەووری ناکەی دوو مانگ یەکەم چەند باش بوو تەسەووری ناکەی معادل یەکەمی چەند بەرزوتم وتی تووشی دوی لە ڕووی جەنابەتی تووشی بەرەڵاو هەنێ چوختی مختی بوو قوڕیان کرد بەسەریا ئەمەمان هەبوو بە تەمای ئەوائیل و بە تەمای لەیەکێ لە دەرەجە بەرزەکانی کوردستان بین بە هەزار حاڵ داخڵە بێت من خەفەتە خۆم بەڕاستی بە جددی خەفەتە خۆم من نەمەناسی و نایناسم ڕەنگی سە چڕوچای ببینم نەیناسمە بەس بە جددی خەفەتم خوار گەنجێک ساڵێک تەمەن بەفیڕۆ بدا بە ساڵێکی زۆر گرنگ بەفیڕۆ بدا و هەمووشی لە ساڵەکەیە لە مانگی دووسێ و هەتا مانگی چوار هەمووی ئەم دووسێ مانگی ماوە تۆ خۆت نەگری و تێکڵاوی هەندێک خەڵکی خراپبی و خوی هەندێک خراپ هەڵبگریت و وەرە داهاتووە زەربەت لێدا ئومێ دەکەم بۆ زانکۆ جوابن بۆ ژیانتان وابن بۆ پەیمانگا جوابن بۆ داهاتوو ژیانیشتان وابن ئەگەر نا بەداخەوە زەرەر دەکەن خاڵی دێم و کۆتایی ئەم بارودۆخەش دەڕوات ئەو گەنجانی کە ڕویان لە دەمی منە و گویان لە منە من لە بیرمە مانگی نۆ قسەم بۆ کردن جارە هەنی تەلەبەم هەبوو لە خولی سەرکەوتنە لە مانگی 6 پارۆ قسەم بۆ کردوون ئاگادار بەم بارودۆخەشە ڕوا پێم وتن لە مانگی 8 وتمان ماوەیەتە مەکتەب دەست پێ دەکات وایە نەزانی زۆرە ئەویش ڕووی لە مانگی 9 کە دەوام کرایوتمان ئەزیزان وریابن دەست پێ بکەن ئەویش ڕووی لە مانگی 12 وتمانیتر ماوەیەتە سەری ساڵ و استیغلالی عوتڵەکان و فرسەتەکان بکەن ئەویش ڕووی کە گەشتە نەورۆز وتمان عوتڵەی نەورۆز لە دەست مەدەن ئەویش ڕووی کە گەشتە جەژنی ڕەمەزان ئەویش ڕۆی دەگاتە جەژنی قوربان و دەگاتە سەری ساڵ و دەگاتە بە کەلۆری و کەسێک نەمرێت دوای بە کەلۆریش ئاوا سمینار و کۆڕمان دەبێت بۆەوەی کە چۆن لە زانکۆ پەیمانگا بەشداریکەی و چۆن فۆڕم پڕکەیتەوە چۆن ژیانی خۆت خۆشبەخت و ئاسوودەکەی تۆ چیتەوێت دکتۆر من ئەمەوێت تۆ بە تۆ بڵێم ئازیزەکەی خۆم خاڵی یەکەم تەنها خۆت بە کەڵکی خۆت دێی هەوڵ مەدە چواردەور
بەرنامە ڕێژیت بۆ بکە و بەرنمەیەکی جەهەنەمیت بۆ دانێ. دوو هەوڵ بدە کاتەکانت بە فیڕۆمەدا و لە ژیان یەکێکبی لەو کەسانی کە بەکارهێنەرێکی سەرسەختی کات بە بەکارهێنەرێکی سەرسەختی کات بیت من دڵیان تۆ کەسێکی سەرکەوتوبی دەوڵەمە نەبی دەبی بە خاوەن ماڵ دەبی بە خاوەن شادە دەبی بە خاوەن بڕوانامە دەبی بە خاوەن کۆمپانیا و شەریکات دەبی بە خاوەن ژن و ماڵ و عایلە بەڵام سەرسەختانە کاتەکانت بەکاربێنە. خاڵی سێەم کە گرنگ و مویمەوی شەوەی بێبەرنامە مەبە هەمیشە هەوڵ بدە پارچەی کاغەزت پێبێ من بەرنمەیەک ئەوتانە چەند کەلیماتێکم بۆ خۆم نووسیوە لێرە هەوڵ بدە ئەزیزەکەی خۆم بێبەرنامە مەبە ئێستا کێ ئەو سەعات 10:04 بۆ نمونە مەسەرەن 10:30 مەسەرەن ئەم شەو 3 چارەکی تر ئەخەوی بەرنامەی بەیانی دابنێت جومعە چیەکەم نەک وەختێ لە خەواڵەسی نوێژی نیمەڕۆیە نەک وەختێ بۆ نیمەڕۆ ئەچی بۆ مزگەوت و دێیتەوە سەرەکەی مەغریبە و یان عەسرە و هیچت نەکرد. کاتە سێەم خاڵی چوارەم ئەزیزەکانی خۆم فرسەتەکانی ژیان لە دەست مەدەن من وا هەست دەکەم ئەوانەتان کە شەشن یاخود بەعام هەر کەسێکن ئەو بەڕێزانی کە تریش ڕەنگە شەشیش نەبێت کە گوێ لە ئێمە دەگرێت ئێمە ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە ئەزیزەکانی خۆم فرسەتی ژیان لە دەست بێنن لە ساغی فرسەتە دایک و باوک فرسەتە بوونی ژن فرسەتە بوونی منداڵ فرسەتە بوونی بڕوانامە فرسەتە من فرسەتم هێناوە بە ئێوە سواسانەکەم کە هەلەتان بە مندا و قسەتان بۆکەم کێڵە ئەم شادە و دەم و لفت و ژیانەی من و لە ساغی من ساڵی داهاتوو مختار ڕێگەمەدا کێڵە تووشی جەڵدە و زەبحەیەک نابم کە لەواچی ئەمە کۆتا ساڵ بێ من قسە بۆ خەڵک بکەم بەجددی من ئەم ساڵکە بۆ هەموو شوێنانە کە قسەم کرد و زیاد لە نزیکی 3000 تەلەبە لە خولەکانمانە لە سیمینارەکانە لە مەکتەبەکان و لە شوێنەکان و لە ئینستیتوتەکان و لە هەموو شوێنەکانە بەشداریان کردووە ڕەنگە لە مشکی خۆمە وا بڕیارم دابێ کۆتا فرسەتە کێڵە ساڵی داهاتوو ئەم فرسەتە هەم خۆم ڕێگە پێمەکریان هەم خەڵک ڕێگەم بێدا. خاڵی پێنجەم کات دەدانی دەکەم پابند بن بۆ شتانی کە دێڵن. خاڵی شەشەم ئەزیزەکەی خۆم تۆڕی کۆمەڵاتی بە هەموو جۆرەکانی و دایخە ئەزیزم دای بخە مۆبایلەکە داخە کۆمپیوتەرەکە دای بخە ئەمە جیایەکەی سەگوێت لە من گرتووە ئەمەش مەفروزە دایکت ئاگادارت کاتەوە بڵێ کوڕم ڤیدیۆیەکی دکتۆر بڵاو بۆتەوە وەرە بگوێی لێ بگرێت 10 دقیقە چارەکی 20 دقیقە نیم ساعت لە ناو لایڤەکە شای دوایەوە دایخە چی پێویستە کار لایک بخوێنیتەوە کۆمنت بخوێنیتەوە شت بخوێنیتەوە سیر بکەیت. خاڵی شەشەم تۆڕی کۆمەڵاتی. خاڵی حوتەم تکادێ دەکەم نەسیحەت وەرگرە ئەم سیمیناری من نەسیحەت بوو بەڵام شەرت ئەوەیە وەریگری. خاڵی هەشتەم خەوەکانی خۆتان ڕێککەن و ئەزیزەکانی خۆم تاوەکو خەوەکانی خۆتان ڕێک بکەنەوە باشتر بێت چاکتر بێت مەزبوطتر بێت زۆر باشە. و خاڵی نوێیەم هەتا ئەتوانن وریای هاوڕێ بن ئەزیزەکەم وریای هاوڕێکانتان بن لە مەکتەب چاوەڕێمە کە هاوڕێکان بێت و خۆت بڕۆرەوە دەفتەرەکە کلولکە مەرزەمەکە لولکە پرسیارەکە حەل مەکە و بڕۆرە بۆ ماڵەوە کە چوویتەوە بۆ ماڵەوە دوای 2 ڕۆژ تەلەفۆن مەکە بۆ برادرەکەت بڵێ تەواوت کردویان نەچکۆ ڕەنگە ڕازگۆ نەبێ لەگەڵ تاڵە دەستم بۆ هیچ نەبردو بەڵام ڕەنگە مراجعە یەکەمیشی تەواو کردبێ بۆیە ئاگادار بە بزانە چۆن هاوڕێی دۆستۆ هەڵبژێری و بۆ ئەم قۆناغە پێویست بە هاوڕێ نییە. خاڵی دەیەم و کۆتایی ئەو بوتمان ئەم بارودۆخەش ئەڕوات ئومێد دەکەم ئینشاءالله تەعالا سوودتان لە لایڤەکە وەرگرت بێت ئومێد دەکەم کۆتا قسەکانی خۆمانمان پێوتی بێتن ئومێد دەکەم ژیانتان خۆشبەخت و ئاسوودە بێت ئەوانتان کە شەشن تەنانەت ئەوانتان کە لە زانکۆ پەیمانگاشن گوێتان لە دەنگمانە ئەم دەخاڵا بۆ هەموو ژیانتان ئیسفادەی لێ دەکەن ئومێد دەکەم هەمیشە لە ساغ و تەندروست بن. کۆتا پەیامی من ئەزیزان هەر یەکێک لە ئێوە پۆلی 5 ئامادەی ئەناسێ لە شاری سلێمانی چواردەوری لە پەیمانگای هیوای تۆ لە ئازادی مۆڵ بەرامبەر بە پارکی ئازادی سبەینێ سەعات 10 پۆلی 11 قسەم نییە بۆ پۆلی 12 تەنها پۆلی 11 زانستی یان وێژەی ئەوانەی کە ئەم ساڵی داهاتوو دەبن بە پۆلی 6 یاخود پۆلی 12 لە پەیمانگای هیوای تۆ سیمینارم هەیە بۆ ئەو ئەزیزانە بەشداریکردن بێ بەرامبەرە بۆ کچان و کوڕانە تەنها بۆ پۆلی 11 تکایە شوێنمان قەڵەباڵغ مەکەن چکە شوێنەکەمان تەسکە و ئەوەندە قەڵەباڵغ نیە و ئەوەندە شوێنمان نییە کە بتوانین پێشوازی لە قوتابی ئازیزەکان کەین. پۆلی 11 زانستی وێژەی ئەتوانن لە خوشک و براتان لە کەس و کارتان لە دۆست و ئەحبابتان هەم تاگی بکەن هەم لایکی بکەن هەم وەکۆڵە بۆی بنێرن هەم ئاگاداری بکەن سبەینێ کە ڕۆژی هەی نییە کاژمێر 10 لە پەیمانگای هیوای تۆ لە ئازادی مۆڵ بەرامبەر بە پارکی ئازادی سیمینارمانە بێ بۆی کە ئەم ساڵ چی بکەی و چۆن خۆت حاضرکەی بۆ 12 ئێمە دیانزەکانی وەکو ئێوە دەمانەوێت نەفەوتێن دەمانەوێت وەکۆڵە بیان خینە سەر سکات دەمانێت پیان بڵین چۆن بخوێن دەمانێت پیان بڵین لە کوێ بخوێن دەمانەوێت پیان بڵین چۆن بابەت و منهەج و پرۆگرامەکان تەواو بکەن. ئومێد دەکەم هەمیشە لە ساغ و تەندروست بن لایەتان نەچێت پەیمانگای هیوای تۆ ساڵی داهاتوو هەر لە پەیمانگای هیوای تۆ
خۆلی پۆلی شەشیشمانەیە هەر گەنجێک بەشداری کرد لە هەروانەکە ئێوە نامێنەوە ئێوە مەبەستمان ئێوە نییە بەڵام هەر دۆست و ئەحبابێک لە ڕێی ئەم ڤیددیۆ ببینێت پەیمانگای هیوای تۆ لە ئازادی مۆڵ 1970 ئەتوان ئاگادار بن لە شێوازی وانەکان کە بە درێژایی ساڵەکە من پێم خۆشە لەگەڵیانە بم بۆی هاوکاریان بم بۆی دەرەجەیەک و نمرێکی بەرز بەدەست بێنن ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەمووتان سپاس بۆ ئینستیتوتی ژیار سپاس بۆ بەڕێزانە بۆ کاک محەممەد بۆ کاک سەفید بە هەموو بەڕێزانی کەم لایڤیان ڕێخستووە ئەم سایت و پێیجیان حاضر کردووە تا بەرنمەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ